ئەمڕۆ باسی تەوەرێکی گرنگەکەین تایبەت بە مناڵان کاویش کۆنیشانە یاخود نەخۆشی ئۆتیزمە بۆ مەبەستە دکتۆر ئیبراهیم گەردیمان لەگەڵایە لە شاری هەولێری خۆشەویست کە پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانە. دکتۆر سڵاوت لێبێ، بەیانیت باش. با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئۆتیزم چییە؟ نیشانە هەرە باوەکانی چین؟ سڵاو کاکتۆر، دەست خۆش لە بۆ دەرفەتە و بەیانیتان باش. بەنسبەت ئۆتیزم پشێویەکی یان تەنگژەکی گەشەی دەماریە، واتە نەخۆشیان ئەو کەسێک کە جیرۆدەی ئۆتیزمە لە ڕووی گەشەی کۆمەڵایەتی یان هەندێک لایەنی گەشەیی لە پاشە و لە ڕووی دەماریەوە هەندێک کێشەی هەیە. ئەو کێشە گەشە دەماریانە دەبیتە هۆکاری بە دەرکەوتنی چەندین نیشانە لەو کەسەی کەوا جیرۆدەی ئەو تەنگژەیە و ئەو نیشانانە دەبنە پێوەەر لە زانستی پزیشکی لە بۆمە وەکو پزیشکی دەرونی یان ئەوانەی کە پزیشکی مێشک و دەمارن بۆ دەستنیشانکردنی ئەو پشێویەیە و دابینکردنی چارەسەری پێویست بە گوێرەی نیشانەکە. زۆر باشە، کەواتە ئەتوانین بڵێن مناڵی ئۆتیزم لە ڕۆ کۆمەڵایەتیەکەوە نیشانەکانی زیاتر لێ دەرەکەوێت یاخود لە ڕووی ژیری و تێگەیشتنەوە یاخود هەردووکێتی؟ بەنسبەت ئۆتیزم پەیوەندی بە ژیریەوە نییە، واتە ئاستی زیرەکی پێویست ناکاتن کێشەی تێدابی هەتا ئەمە بڵێن ئەو منداڵە ئۆتیزمەیان نا. بە شێوەیەکی گشتی نیشانەکانی ئۆتیزم دەبنە دوو گروپ. بەشێکیان ناڕێکی لە ڕووی گەشەی کۆمەڵایەتی، واتە ئەو منداڵە وەکو منداڵی دیکە گەشەی کۆمەڵایەتی بە پێش ناکەوی، ناتوانانی تێکەڵی منداڵی دیکە ببیتن، ناتوانانی بە جۆرەی پێویست یاری لەگەڵ منداڵی دی بکە، یان هەندێک نیشانەی کۆمەڵایەتی ئەمە هەمومان فێر دەبین. بۆن منەگەر گەورەك حرەکە چی بکە یان ئیشەکی بکە منداڵ فزوڵیە تەماشا دەکە یان دەیەوێ بزانی چیە. منداڵی ئۆتیزم ئەو حەزەی نییە، ئەو بەشداربوونەی نییە لەگەڵ دەوروبەری. زۆر نیشانەی دی هەنە ئێجگار زۆرن دەستنە ئەو بابەتەوە کەوا کێشەی کۆمەڵایەتیە یان لە پاشبوونی گەشەی کۆمەڵایەتیە. ئەوە بەشێکی نیشانەکانە. بەشێکی دیکە بریتە لە دووبارەکردنەوەی هەندێک حرەکە یان قسە یان وەکو تقوسی ئاینی لێ دێتن، ینی چۆن کەسێک نوێژ دەکاتن لە هەر ئاینێک بیتن، ئەو منداڵش هەندێک تقوس هەیە دائیمەن دووبارەی دەکاتەوە، یان هەندێک قسە هەیە دائیمەن دووبارەی دەکاتەوە. هەبوونی ئەو دوو شتەیە کافیە لەوەی ئەمە بڵێن ئەو کەسە ئۆتیزمی هەیە. بەڵام دەکرێت لەگەڵ ئۆتیزمیش ئاستی زیرەکی منداڵەکە لە پاش بێت تقریبان 140 ئەوانەی، واتەگەر 100 منداڵی بینی ئۆتیزمی هەبی چلیان ئاستی ژیری لە پاشە یان هەندێک کێشەی هەیە بۆ نمونە 30 لە 100یان لەوانەیە گەشکەی هەبیتن. بەڵام ئاستی ژیری تێکچووبی یان گەشکە و پەرکەمی هەبوو بیتن ئەوانە پێویست ناکە هەبی هەتا ئەمن بڵێم ئەو کەسە ئۆتیزمی هەیە. باشە دکتۆر، باسی ئەوەمان بۆ بکە، ینی تۆ ئەتوانیت بە چەند پرسیارێک بگەیتە دەستنیشانکردنی نەخۆشیەکە یاخود بەبینینی مناڵەکە یاخود ئەمە پشکنینی زۆر ورد و هەندێک وردەکاری دیکەی ئەوێت. واتە قسەکەی من ئەوەیە دەستنیشانکردنی ئۆتیزم نیشانەکان بە چاوی خۆت ببینی بۆ تۆ کافیە بۆی کە دەستنیشانی بکەیت یاخود وردەکاری ترمان هەیە؟ بەڵێ کاکتۆر، بەنسبەت ئۆتیزم ڕەنگە لە هەندێک منداڵ دەستنیشانکردن ئاسان بی، بەڵام لە زۆربیان دەستنیشانکردنی ئۆتیزم ئێجگار زەحمەتە، بە تایبەت ئەگەر تەمەنی لە خوارد 2 ساڵ تەنها یەک دانیشتن لەگەر منداڵەکە یان لەگەر دایبابی منداڵەکە یان تەنها یەک جار دیتنی منداڵەکە لەوانەیە ئەسڵەن کافی نەبی لە بۆ ئەوەی ئەمە بگەینە دەستنیشانکردنی ئەو نەخۆشە. زۆر جار پێویست دەکات زیاتر لە جارێک ئەمە منداڵەکە ببینین، لەوانەیە پێویست بکا بچین لە ماڵەوە منداڵەکە ببینین، لە قوتابخانە منداڵەکە ببینین، یان لە باخچەی ساوایان منداڵەکە ببینین، یان زۆر جار داوا لە دایک و باوکەکە دەکەین کەوا ڤیدیۆی منداڵەکە زۆر بگرێ و لە بۆمان بنێریتن هەتاوەکو دەستنیشانی نەخۆشەکە بە شێوەیەکی ورد بکەین. لە هەندێک منداڵ لەوانەیە زۆر ئاسابی دەستنیشانکردنی ئەو
پشێویە لەبەرەوەی نیشانەکانی زۆر ڕوونە و زۆر توندە بەڵام لە زۆر منداڵ نەخێر نیشانەکان لەوانەیە زۆر پەنهان بن لەوانەیە زۆر ئاسان نەبن دەست نیشانکردنی ئۆتیزم زۆر باشە کەواتە دکتۆر با بێنە سەر ئەو پرسیارەی ترکە دەست نیشانکردنی ئۆتیزم پێویستی بە دکتۆری مناڵانە یا پزیشکی دەرونی یاخود هەردووشیان بەیەکەوە بەڵێ ئەو سوالە زۆر زۆر گرینگە کاکتۆر دەست خۆشبی لە بۆ پرسیارەی طبعا ناسینەوەی نیشانەکان پێویستی بە کۆمەڵێک لایەن هەیە یعنی پێویست دەکات دایک و باوکەکە ئاستی ڕۆشنبیریان بەرز بێ هەندێک لە نیشانەکان ئەوانەی کە ڕێت فلاگن واتە نیشان وەکو ئاڵای سووروانە پێویستە شارەزاییان لێ هەبیتن ئەو کەسانەی کەوا لە داینگەکان یان لە باخچەی ساوایان هەڵسوکەوت لەگەر ئەو منداڵانە دەکەن یان لەگەر هەر منداڵێکی ئاسایی پێویستە شارەزاییان هەبی لە بۆ ناسینەوەی هەندێک نیشانە دایکباو گرینگە مامۆستا گرینگە و هەموو پسپۆڕیەکان کەوا منداڵ دەبینن گرینگە نیشانەکانی ئۆتیزم بناسنەوە چ دکتۆری پزیشکی منداڵان بی چ پزیشکی مێشک و دەمار بی چ پزیشکی دەرونی بیتن یان ئەو کودەری فیلدە پزیشکیانەی دی کەوا تعامل لەگەر منداڵ دەکەن و منداڵ دەبینن لە بۆ هەمووان مهمە کەوا نیشانەکانی ئۆتیزم بناسنەوە چکە ئۆتیزم گرنجەکەی لەوەیە چەندی زووتر دەستنیشان بکرێتن مستقبلی ئەو نەخۆشە و مستقبلی ئەو منداڵە باشتر دەبیتن و زیاتر سوود لە چارەسەرەکان دەبینیتن بەڵێ بێگومان من دوو پرسیاری دیکەم هەیە بەڵام راپۆرتێکی زۆر باشمان ئامادە کردووە لەسەر نیشانەکانی مناڵی ئۆتیزم بەیەکەوە بە سەیرێکی بکەین لەگەڵ بینەرانی بەڕێز و دواتر دەگەڕێین وڵات بەپێی راپۆرتی سنتەری کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکان لە نەتەوەیە گرتووەکان لە هەر 54 منداڵێک دانەیەکیان توشبووی ئۆتیزمن ڕەنگە شتگەلێکی زۆرت دەربارەی ئۆتیزم بیستە بێ ئەمە کورتکراوەی ئەوەیە کە دەیزانین ئۆتیزم یان نەخۆشی پەشێوی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یاخود ASD نەخۆشیێکی پەیوەندیدارە بە مێشک کە کار دەکاتە سەر توانای کۆمەڵایەتی و قسەکردنی کەسەکە ئەو کەسانەی کە ئۆتیزمیان هەیە لە هەمان کاتدا حەز و خولیایان هەیە و هەندێک جاریش کاردانەوەی دووبارە و هەستیاریان هەیە هەندێک جار توژوانی ئۆتیزم بەوە ناستاون کە خولیایان بۆ بابەتەکانی بینین و هونەر و میوزیک و بیرکاری و زانست هەیە هەر توژبوویەکی ئۆتیزم تاکە و بێوێنەیە ئۆتیزم کێشەی شێواوی و شەڤەنگە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە هەندێکیان ڕەنگە لە ژیانیاندا پێویستیان بە پاڵپشتێکی زۆر بێت بەڵام بەشێکی تریان کەمتر و هەندێکیشیان سربەخۆیانە ژیانیان دەکەن گۆڕانی گەشەی مێشک و توژبوون بە ئۆتیزم لە ماوەی دووگیانیدا ئەگەری هەیە دروست بێت ئەم گۆڕانکاریانەش پەیوەندیدارن بە جیاوازی بۆ ماوەیی دەتوانرێت لە تەمەنی 18 بۆ 24 مانگ نەخۆشی ئۆتیزم دەستنیشان بکرێت ڕاهێنانی پێشوەختە یارمەتی منداڵانی ئۆتیزم دەدات فێر بن و قسە بکەن و لەگەڵ خەڵک تێکەڵ بن کە دواتر کاریگەری درێژخایانیان دەبێت پاڵپشتیکردنیان بۆ فێربوونی تایبەتمەندی کۆمەڵایەتی و گفتوگۆکردن دەکرێت یارمەتی دەربێت لە ماوەی منداڵی و هەرزەکاریدا توژوانی ئۆتیزم هەندێک جار کۆمەڵێک حاڵەتی تریان هەیە وەک نەخۆشیەکانی خەو و ADHD و بێزاری و خەمۆکی و کێشەی هەرسکردن چارەسەرکردنی ئەم حاڵەتانە گۆڕانکاری گەورە دروست دەکات لە هەرزەکاریدا و توژبوانی ئۆتیزم دەشبێت کار بکەن و ڕۆڵێکی گەورەیان لە کۆمەڵگەدا هەبێت جیهان دەبێتە شوێنێکی باشتر ئەگەر کوالیتی ئەو کەسانە قوبول بکرێت و بەهادار بێت دکتۆر بێگومان پێکەوە راپۆرتەکەمان بینی کە زیاتر سەرنجڕاکێشانی بینەران و دایکان و باوکانی بەڕێز بوو بۆی کە هەم نیشانەکان بناسن و هەر کورتە زانیاریکیشیان هەبێت لەسەر بابەتەکە جا ئەو دوو پرسیاری کەما بووم یەکەمیان ئەوەیە کە ئایا هۆکارێکی دیاریکراو هەیە بۆ ئۆتیزم و دوو هەم لە چ تەمەنێکەوە خەمی بخۆین و چیان بۆ ئەکرێت ئایا بنەوە بە مناڵێکی ئاسایی یاخود تەنها کەمێک باشترە بن
بەڵێ بەنسبەت هۆکاری ئۆتیزم ئەمە لۆ بە ئۆتیزم ناڵێن نەخۆشی پێی دەڵێن پشێوی لەبەرەوەی هۆکارەکی دیاریکراو نییە ئەمن بڵێم لەبەر ئەوەی لە ڕووی بۆ ماوەیەوە بۆ نمونە ئەو کەسە خەلەلێکی هەیە لێ بوویتە ئۆتیزم یان لە ڕووی ژینگەییەوە کێشەیەکی هەیە هۆکارێکی دیاریکرا و تایبەتی نییە ئۆتیزم بەڵام کۆمەڵک فاکتەر هەیە دەور دەبینن لەوەی کە ئەو کەسە جیرۆدەی ئۆتیزم ببیتن بە دەرەجە یەک طبعاً بۆ ماوەیە و زیاتر ئەوانەی کەوا کێشەی بۆ ماوەیان هەیە بێجگە لە ئۆتیزمەکە گرفتاری نەخۆشی دیکەنە یان نیشانەی دیکەی جگە لە ئۆتیزمیان هەیە و بەڵگەش لەسەر ئەوەی کەوا بۆ ماوە دەوری هەیە ینی بۆ نمونە ئەگەر کەسێک ئۆتیزمی هەبی منداڵێک ئۆتیزمی هەبی 3% ئەو منداڵانە ئامۆزایەکانیشیان ئۆتیزمیان هەیە 13% خوشکەچی یان برایەکی ئۆتیزمی هەیە و ئەگەر دوانەی لێکچوو بن جاری وا هەیە دەیگا بە پێی هەندێک لێکۆڵینەوە دەگاتە 6%. یعنی ئەمن ئەگەر 100 منداڵی دوانەی لێکچوو بینم ئۆتیزمیان هەبی لەو 6یان خوشکە گیانبرایەکی هەیە دوانەی لێکچووە کەوا ئۆتیزمی هەیە ئەوە دلیلە لەسەرەوەی کە بۆ ماوە دەوری هەیە و فاکتەرێکی دیکە کە دەوری هەیە لە ئۆتیزم هۆکارە ژینگەییەکانە ینی بۆ نمونە بەرکەوتن لەگەڵ هەندێک مادەی ژەهراوی توشبوون بە هەندێک زۆری ئیلتیهابات و لە کاتی دووجیانبوونی دایکەکەیان لە کاتی منداڵبوونی ئەو منداڵە تووشی هەندێک زەبر بوو بیتن ئەوانە هەمووی دەوریان هەیە و لێکۆڵینەوەیەکی خۆشیش هەیە لەسەر ئەوە کە تەمەنی دایک و باوکیش دەوری هەیە لە توشبوونی منداڵ بە ئۆتیزم ینی ئەو منداڵ ئەو دایکەی کە سەروی 30 ساڵە ئەو منداڵی دەبی یان ئەو باوکەی سەروی 40 ساڵە و منداڵێکی دەبیتن هۆکار نییە بەڵام فاکتەرە و دەوری هەیە لە توشبوونی منداڵ بە ئۆتیزم لەوانێ ئەوە خەبەرێکی ناخۆش بیلۆ هەندەکان و خەبەرێکی خۆشیش بیلۆ هەندەکان بەڵام لێکۆڵینەوە هەیە کە ئەوەش دەوری هەیە و هۆکاری دی بەکارهێنانی هەندێک دەرمانە لە کاتی دووجیانبوون لەلایەن دایکەوە فلویە ئەمە پێمان باشە ئەو دایکانەی کەوا دووجیانن بە هیچ شێوەیەک دەرمان بەبێ ڕاوێژی پزیشک بەکار نەهێنن زۆر لەو دەرمانانە بە تایبەت ئەوانەی کەوا لە بۆ پەرکەم بەکاردێن یان لە کێشە دەرونیەکان بەکاردێن دەبی زۆر بە ئاگاداری و بە حەزەرەوە بەکاربێتن دەوریان هەیە لە توشبوون بە ئۆتیزم. بەڵێ دکتۆر بەیەک خولەک بەنسبەت پرسیارەکەی ڕاستی زۆر وازح نەبوو بەیەک خولەک پێم بڵێ لە چ تەمەنێکەوە نیشانەکان دەرەکەون و ئایا چیان بۆ کرێت و کاریگەری شاشە و مۆبایل و شاشە ئەلەکترۆنیەکان بەگشتی چیە لەسەر مناڵێکی ئاسایی بۆی تووشی ئۆتیزم بێت؟ بەڵێ بەنسبەت دەرکەوتنی نیشانەکان لە منداڵ بۆ منداڵ دەگۆڕدرێتن ینی منداڵ هەیە لەوانەیە لە پێش تەمەنی نۆمانجیش هەستی پێ بکرێتن هەندێک نیشانی ئۆتیزمی هەبیتن بەڵام بە شێوەیەکی گشتی لە دوای 2 ساڵ نیشانەکان زۆر ڕوونترە لەوەی کە لە پێش 2 ساڵ بیتن منداڵ هەبی لە پێش 2 ساڵ نیشانەی هەبیتن بەنسبەت ئامێرە ئەلکترۆنیەکان بەڕاستی ئێستا بوویتە 2 ڕێی بەشێکیان پێیان وایە کەوا هیچ دەورێکی نییە لە توشبوونی منداڵ بە ئۆتیزم ڕێیەکیش هەیە کەوا بەڵێ دەوری هەیە لە توشبوونی منداڵ بە ئۆتیزم وەکو گوتم نەخۆشی دەردی ئۆتیزم یان پشێوی ئۆتیزم هۆکارێکی دیاریکرا و تایبەتی نییە ینی من ناتوانم بڵێم تەنها ئامێرە ئەلکترۆنیەکان هۆکارن لە بۆ توشبوون بە ئۆتیزم بەڵام دەوری هەیە بەڵێ دەوری هەیە لە زیادکردنی لە باربوونی ئەو منداڵە بە ئۆتیزم. زۆر باشە دکتۆر دەستخۆشی لە بەڕێز دەکەین کە لە شاری هەولێری خۆشەویست لەگەڵمان بووی ومێ دەکەین کە بینەرانی خۆشەویست هەموو وەڵامی پێویستیان دەستکەوت بێ بۆ پرسیارەکانیان